دوای ئەوەی پزیشکەکان پێیان ڕادەگەێنن کوڕەکان کە مەندامە و کێشە لە سەریدا هەیە لە نەخۆشخانە دەری دەهێن و لە دەرەوەی ئەو شاری کە تێیدا دەژێن لە ناو خۆڵ و خاشاک فڕی دەدەن. ئەمە چیرۆکی ئەو منداڵەیە کە 9 مانگ پێش ئێستا لە ناوچەیەکی هەرێمی کوردستان لەدایک بووە، بەڵام دایک و باوکی نایەنێت هەڵی بگرن و بەخێوی بکەن. پاش چەند کاتژمێرێک لە فڕێدانی منداڵەکە ئافرەتێک بە دەنگی گریانی دەیدۆزێتەوە و ڕادەستی پۆلیسی دەکات. ئێستا ئەم منداڵە لە خانەی منداڵانی بێسەرپرشتان لە سلێمانی بەخێو دەکرێت و خانەکە هەوڵی ئەنجامدانی نەشتەرگەری بۆ دەدەن. ساڵانە چەندین منداڵی بێسەرپەرشت لە خانەی بێسەرپەرشتان لە سلێمانی بەخێو دەکرێت. دوای 18 ساڵ تەمەنیشیان بە پیوتەی لێپسراوی خانەکە هەموو کاراسانێکیان بۆ دەکرێت تا درێژە بە ژیان بدەن. ئێستا لە لای ئێمە لە لای خۆمانەوە یامانە بە لوجنە طبی نوع و ئەشکاڵی فەحس و تەحالیل و سۆنەر و سیسکان و ئەمانەی بۆ کراوە و بەتەمان ئەمەلیاتێک بکەن بۆ سەری دکتۆرەکان. چاک بوونەوە بڵێ ئەڵێن دکتۆرەکان ئەڵێن ئەو ئەمەلیاتەی بۆ بکرێت ئیشەڵا چاکە بێتەوە. ئەم ئافرەتە فەرمانبەری خانەکەیە. هەموو بەیانیانێک لە پاش هەستانی منداڵەکان لە خەو نانی بەیانیان پێدەدات و دواتریش دەست دەکات بە وەرزشکردن پیان و دوابەدوای ئەوەش کاتی تایبەتی بۆ منداڵان تەرخان کردووە بۆ بوارە جیاوازەکان. هەرکو خۆشی دەڵێت هیچ جیاوازێک لە نیوان منداڵە بێسەرپەرشتەکان ناکات و وەک منداڵی خۆی مامەڵەیان لەگەڵدا دەکات. کەنانمان خوارد دەسپەلیان ئەستڕمیتریم ڕاضیان پێکەم دوای ڕازەکە شتی میکانوکیان بە هەڵە ڕێژم هەتا بە نیو سەعات پیانەکەم نیو سەعات میکانوکیان پێبێت دوای میکانوک یاری تۆپتۆپیانەکەین هەستیشەکەن جاری وایە بەزیتر ئێمەش مڕاعەتیانەکەن لەبەرەوەی کە بێناز نەبن لێرە بۆ ئەوەی هەست نەکەن کە دایک و باوکیان لا نییە. زۆرن ئەو منداڵە بێسەرپەرشتانی کە لە خانەی منداڵانی سلێمانی بەخێو دەکرێن. هەرێکەشیان چیرۆکێکی جیاوازی هەیە. لێپسراوی خانەکەش ئاماژە بۆ دەکات ساڵانە ژماری منداڵانی بێسەرپەرشت لە خانەکەیان گۆڕانکاری بەسەردادێت. ئەو مناڵانەی کە یەنە ئێرە ئەگەر هەر لێرە بمێننەوانە و ئەوە هەتاوەکو 18 ساڵی لێرە ئەبێ هەتاوەکو ئەگاتە مەرحەلەی زانکۆ جامعە ئەخوێنن ئەوەی بکرێت بۆیان لە ناحیەی تەعینکردن و دۆزینەوەی ئیشۆن و عاشتانە بە گوێرەی ئیمکانیت بۆیان ئەکرێ. ساڵانە لە ناوچە جێجەکانی هەرێمی کوردستان حاڵەتی فڕێدانی منداڵانی تازە لە دایکبوو ناو بۆناوە دەبیسترێت. هەندێک بەهۆی دەستکورتی و هەندێکیش بەهۆی کێشەی خێزانیەوەیە. بەڵام فڕێدانی ئەم منداڵێک کە ئێستا تەمەنی 9 مانگە جیاواز لە تەواوی چیرۆکەکان دەبینرێت. دیار جەمالێ نارتی، سلێمانی.